بە 38 کورسی جوابی پرسیارەکانە دەینەوە. چیتر هەولێر بە تەنها بڕیار نادات یەکێتی ونەوەی نوێ نەخشەی نوێ حکومڕانی لە هەرێم دەکێشن. پاش 30 ساڵ کۆتایی بە سەردەمی خۆسەپێنی دێت لە هەنگاوێکی مێژووی و چاوەڕوان نەکراودا کە وەک بوو مەلەرزەیەکی سیاسی بنەماکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان داژێنێت. باقڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و شا سوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بەرەیکی پۆڵاین و هاوبەشیان بۆ گۆڕینی هاوکێشەکان ڕاگەیاند. گفتوگۆیەکی زۆرمان کرد لەوێ برادران، تۆزێک لە پرۆژەکەی خۆمانمان باس کرد، جەنابیشان پرۆژەی خۆیان باس کرد. ئەوەی کە زۆر دڵخۆشکەر بوو بۆ من ئەوە بوو زۆربەی مەوزوعەکانی کە هەواڵان باسییانە کرد زۆر نزیک بوو لە ڕێیەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەم هاوپەیمانیە نوێ کە خاوەنی 38 کورسی پەرلەمانیە پەیامیشی ڕوون و بێپەردا دەداتە گوێی هەمووان کە سەردەمی زیێڕینی پارتی دیموکراتی کوردستان و هەژمۆنی تاگڕەوانەی و حیزبە بەسەر جونگەکانی دەسەڵاتدا کۆتایی پێهاتووە. چیتر ڕێگە نادرێت لایەنێکی دیاریکراو بە ئارەزووی خۆی و لە پێناو بەرژەوەندی حیزبیەکانی چارەنووسی میلەتێک و سامانی وڵاتێک بەکاربێنێت، چونکە ئەم بەرە نوێ هاتووە تا هاوسەنگی هێز بۆ بەرژەوەندی خەڵک و کۆمەڵانی خەڵک بگێڕێتەوە. باقڵ جەلال تاڵەبانی لە میانی کۆنفرانسا ڕۆژنامەوانیەکەیدا با زمانێکی سیاسی بەهێز و پڕ لە متمانەوە ڕایگەیاند کە یەکێتی و نەوەی نوێ وەک یەک هێز و یەک ئیرادە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا دەکەن و ئامانجی سەرەکیشان تێکشکاندنی ئەو قۆرەخکاری ئیداری و داراییەیە کە ساڵانێکی زۆرە هەرێمی کوردستانی پەک خستووە. ئەم هەنگاوە تەنها ڕێکەوتنێکی کاتی نییە، بەڵکو دەستپێکی قۆناغێکی نوێیە کە تێیدا یەکێتی وەک هێزێکی ڕەسەنی حکومڕان و نەوەی نوێ وەک هێزێکی گەورەی ئۆپۆزیسیۆن تواناکانیان یەک خستووە تا کۆتایی باو شێوازە کۆنێ حکومڕانی بهێنن کە تەنها خزمەتی گروپێکی دیاریکراوی دەکرد و خەڵکی کوردستانی لە مافا سەرەتایەکانی بێبەش کردووە. ڕێکەوتوینە لەگەڵ نەوەی نوێ کە بیر و بۆچوونمان بۆ گۆڕانکاری جدی لە کوردستان زۆر وەکیەکە، فراکسیۆنەکانمان کردووە بە یەک و ئێستا ئێمە ئەبێ مناقەشە بکەین لەگەڵ هەموو لایەنەکانی تر بەوەی چه جۆرە حکوومەتێکدا ئەمەزرێنین. طبعاً پارتی دموکراتی کوردستانیش بەشێکە بێت لە ئەوانەی کە ئێمە ئەبێ دانیشین و قسەی لەگەڵ کەین. حکوومەت لەگەڵ پارتی دروست دەکرێت یان دروست ناکرێت زووە بۆ ئەو پرسیارە، بەڵام وەکو پرینسیپ بەڵێ بۆ دروست ناکرێت. هاوکات شاسوار عەبدولواحید دوو پاتی کردەوە کە پاش سێدەیە لە شکست و بێکاری و کێشەی موچە کاتی ئەوە هاتووە نەخشێکی نوێ بۆ کوردستان دابڕێژرێت، کاتیایدا یاسا و شەفافیەت لە سەروی هەمولایەکەوە بێت. لێ باشە لە 96ەوە کە حربی کە شەڕی ناوخۆ هەیە لە هەولێر ئەم بارەگای حکوومەتی هەرێمە تا ئێستا ئەوە 30 ساڵە تەنها 2 ساڵی بەدەست پارتیەوە نەبوو، 28 ساڵی بەدەست پارتیەوە بووە. ئێستا ئێمە حەزەکەین گۆڕانکاری لە هەرێمە بکرێت، سەرۆکوەزیرانی ترمان هەبێت یان جۆرێک لە حکومڕانی ترمان هەبێت، جۆرێک لە باڵانس هەبێت، بۆیە ئەم هەنگاوی ئێمە حەق هەموو لاکان پیان خۆش بێ. ئەم هاوپەیمانیە نوێیە دەبێتە بەربەستێکی گەورە لە بەردەم هەر هەوڵێک کە بێوێت پەرلەمان و حکومەت بۆ مەرامی تایبەتی بەکاربێنێت و ئەم یەگرتنە کاریگەرە پێگەی پارتی دیموکراتی کوردستان بە جۆرێک لاواز دەکات کە چیتر ناتوانێت وەک جاران بە تەنها و بەبێ منەت بڕیار لەسەر داهاتووی هەرێم بدات و ئەو سەردەمە گوزەشت کە تێیدا لایەنێک خۆی بەسەر و هەمووان بزانێت. ئەم وەرچەرخانە سیاسیە نیشانەی ئەوەیە کە ڕێڕەوی حکومڕانی لە کوردستان بەرەو ڕاستبوونەوە دەچێت و هێزی 38 کورسیەکە دەبێتە چەقی بڕیاردان لە داهاتووی سیاسی هەرێم و عێراق و یەکێتی نیشتیمانی کوردستان. بەم جوڵە استراتیژی جارێکی تر سەلماندی کە پارێزەری ڕاستەقینەی مافەکانی خەڵکە و دەتوانێت هاوکێشەکان بە جۆرێک دابڕێژێتەوە کە دادپەروەری و شەفافیەت ببێتە بنەمای کارکردن. بەمەش دەرگای بۆ هەموو هێزە نیشتیمان پەروەرەکانی تر واڵا کردووە تا بێنە ناو ئەم بەرەفراوانە و پێکەوە کۆتایی بە سەردەمی خۆسەپێنی و نادادی بهێن و هەرێمێکی نوێ و دوور لە قۆرەخکاری بنیاد بنێن